بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان، نشوي جمعي مباركين لخدمت كوري ستايش صلاتي بيغمر نازدارين، صلاة والسلام إلى سربية ولخدمت سيري باكي وبيغمر نازدارا الوردة العنبرية في سيرة حظ خير البرية. دیارە لباسي سيروي بون خوشي پیغمبری خواه صلى الله عليه وسلم گشتين بوفاتي پیغمبری نازدار صلاة و سلامي لسربه لجمعي رابردوها وتمان كاتب پیغمبری خواه صلى الله عليه وسلم كان خوشيني مرق الروي تيكر او ابو زور ناراحت بو لپاش گرانوي لقبرساني بقيع هاتو مال فرمي بحزي عائشة فرمي سرم زور اشكا حزي عائشة فرمي سرم زور جانكا وسرم آزاري تايا پیغمبری خواه فرمي هي من ناراحت لو آزاري زياتره. يارا باس مان کرد مانو آزاري كلا پیغمبر ابوه چل تا لگرما لسريشا لآزاري همو خلقي تن ناراحت تربوه قرستر بوه حتى گیان کشانی پیغمبری خواه صلاة و سلام لسر بيه ناراحت بوه بلام اما اول ناگینه که پیغمبری خواه صلی الله عنه گیان کشانی ناراحت بيه معنای وایه گیان کشانی همو مسلمانک بو شوازین نخیر. گیان کشانی پیغمبری خواه و آزاری نخوشینی پیغمبری خواه که ناراحت بوه پیغمبر خوی داوی کردوه لسر گیان کشانی امتکی سوق بيه گرمای تای امتکی سوق بيه سكرات امتکی سوق بيه قرصايك لسر ام دانريت بقربان بين يا رسول الله اما يعني پیغمبري خوا كرحمته ام رحمتي پیغمبري خوا آل لا دركه شلون لقيامته هموي نفسيه تنها پیغمبر امتي حضرت آدم حضرت الشيف حضرت نوح حضرت إبراهيم حضرت إسماعيل حضرت موسى حضرت عيسى يكبيكو پیغمبرانا افرمون نفسي تنها كيل امتي حضرت رسول الله صلاة وسلام على سيدنا بهمان شوا لكاتي نخوشيني خويشا ام پیغمبر نازل داوي كردو خوايا نخوشي امتكم سوق بيه تاي امتكم سوق بيه آزاري يانكشاني امتكم ومسلمانكاني امتكم سوق بيه باهي من قرز بيه عزيزان خوشويستان پیغمبري خوا صلى الله عليه وسلم كقراو نخوشكو او ابو وتمان لمالا إذني لا أفردكان وخيزانكان تري خواس كوالا مال حزي عائشة بمينتو همو خيزانكاني هات إنما حزي عائشة كوبونوا بس شوار دوري بيغمبر أبون صحابة كان بتايبت أواني كان زي بيغمبري خوابون صلاة والسلام على السربية صلاة والسلام على السربية لحزي أبو بكر وحزي عمر وحزي علي كزاوايب وأمانة اللي شوار دوري بيغمبري خوابون دائما صلاة والسلام على السربية أفرمي كأو دقوا ساعتك حزي فاطمة هات بو خدمتي بيغمبري خوا صلاة والسلام على پیغمبری خوا او روجا نخوشکی زور ناراحت بو چونکه هر جاری که پیغمبری خوا صلاة والسلام على اچوب مالی حضرت فاطمه اچورک ناوچاوی چکی ما چکرت که حضرت فاطمه ها مالی پیغمبری خوا صلی الله علیه وسلم پیغمبری خوا هلا سال لبری عباکی و داخست ناوچاوی چکی ما چکرت لشونی خوا دای انا والله پیغمبری خوا امجاره ناتوانه امجاره نخوشه امجاره آزار و ايش وایله کردو که نتوانه لبر كشنازارك و تاقانك خوي هستيت چونك هرچی منداڵی پێغەمبەری خوا و پێش خۆی وفاتی کردووە تەنها حەزرەت فاتیمە ماوەتەوە هەرچی مناڵی خۆیەتی پێغەمبەری خوا بەدەستی خۆی قەبرەوە مەسەلە کوڕەکانی کچەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدەستی مبارەکی خۆی هەموویان خستە قەبرەوە تەنها حەزرەتی فاتیمە ماوە حەزرەتی فاتیمەیش پێغەمبەری خوا زۆر ڕێزی لێ کرد زۆر خۆشی ئەویست کە هاتە خزمەتی پیغمبری خوا به اشارت آماجه پیغمبر فرمی بیر لای سر موا چو لای سری پیغمبری خوا صلی الله علیه وسلم پیغمبری خوا بلای گوی راسیا چپیکی بو کردو بلای گوی چپا چپیکی بو کرد که کات بلای گوی راستا چپیکی بو کرد حضرت فاطمه دستی کرد بگریان اینجا که بلای گوی چپیا چپیکی بو کرد حضرت فاطمه دستی کرد بپیکنین که هات دروا حضرت عایشه فرمی فاطمه الزهراء تاقا کچەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستەکەی پێغەمبەری خوا چی پێ فەرمید فەرمووی نهێنی پێغەمبەری خوا نادرکێنم نەیدرکان تا ئەو ڕۆژەی پێغەمبەری خوا وفاتی فەرمووی
ئەو ڕۆژێک کە پێغەمبەری خوا وفاتی فەرموو وتیان خوا پێغەمبەری خوا چی پێ فەرموویت ئاوا بەنهێنی و چپاندی بەگوێ کە هیچ لە خێزانەکانی و لە ئەسحابەکان گوێیان لێ نەبوو فەرمی ئەوەی کە بەلای گوێما چپاندی پێغەمبەری خوا فەرمی ئەوە ئیتر من ئەمرم و وەفات ئەەکەم ئەم ساڵ جوبریل هاتووە دوو جار دەوری قورئانی لەگەڵ ناکردوتەوە هەموو ساڵە جارێ هاتووە ئەم ساڵ دوو جار هاتووە ئەمەش نیشانەی مەرگ و وەفاتی منە ئەنجا فەرمووی وە تۆیش کەسێکی لە عائلە و خێزانەکەی لە بنەماڵەی من لە خانەوادەی من کە بە تەنها ماویتەوە ئەی فاتیمە لە دوای 6 مانگ عەفو ئەو کەسێکەوە لە دوای خۆم ئیتر ئەگا بە من لە بنەماڵە و خانەوادەکەم تۆی ئەی فاتیمە لە دوای 6 مانگ وفاتی پێغەمبەری خوا حەزرەتی فاتیمەش وفاتی فەرموو یەکەم کەسێک لە بنەماڵەکە گەشت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەمە سوپەی یەکەمیانەوە فەرمی دووهەمیان پێغەمبەری خوا فەرمی ئەی فاتیمە داوام لە خوا کردووە خوا تۆ بکا بە گەورەی ئافرەتەکانی باش پێت خۆشە ئەڵێم منیش ئەو پێکەنین و زەردەخەنەم بۆ ئەوە کرد کە خوای تەبارەک و تەعالا ئەم پلە و مەقامەی بە من داوە بە واستەی دوعای باوکم و شەفاعەتی باوکمەوە چۆن دوو کوڕە نازارەکەی حەزرەتی حەسەن و حوسەین سەیدا شەوابی ئەهلی جەننەیە گەورەی گەنجەکانی باشتن دایکیشیان گەورەی ئافرەتەکانی باشتە ئەم حورمەتە لەبەر پێغەمبەر پێی دراوە سەڵات و سەلامی لەسەر بێ فەرمێت ئەنجا لە پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەو کات و ساتا کۆمەڵێک خەڵک هاتوونە ماڵی پێغەمبەری خوا تەمەن ماڵەکەی پێغەمبەری خوا لە ناو مزگەوتەکە بۆ چۆن ئیسا قەبری شەریفی ڕەوزەی مبارەک کە لە ناوەڕاستی مزگەوتەکایە لەو کاتەیشان ڕەوزە کە ئیسا نوێژی تیا کەیت و خێرێکی زۆر گەورەی تایە وەخوای لە باشتانێشکەی ئەو ڕەوزە تەبعەن مزگەوتەکە لێوا بووە ماڵەکەی پێغەمبەری لێوا پەنجەرەی ماڵی پێغەمبەری خوا سەڵات و سەلام بەسەر مزگەوتەوە بووە بەرحاڵ ئەو غورفە کە پێغەمبەری خوا تیانە غورفەی حەزی عایشەیە پێغەمبەری خوا هەر لەوێ وفاتی فەرمووە هەر لەوێ شۆراوە هەر لەوێیان نوێژراوە پێغەمبەری نازار سەڵات و سەلامی لەسەر بێ طبعا لەو کاتە کۆمەڵی خەڵکێنە مزگەوت دیارە ئەعرابی و دەشتەکین ئەدەبی حیوار و گفتوگۆی خزمەتی پێغەمبەریان نەبووە صلی الله عليه وسلم یا تازە مسلمان بوون چونکە ئینا سەحابەکانی تر سەحابەی وا بووە لە دوای دابەزینی ئایەتی لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ئیتر ئەصحابی وا بوو سەری خۆی هەڵگرت نەیئەتوانی بێتە مەجلیسی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ چونکە دەنگی بەرز بوو خوای فەرمووی ئەی ئیمانداران ئێوە سەود بەرز مەکەنەوە لە خزمەت پێغەمبەری خوا بەسەر سەودی پێغەمبەری خوا و بەسەر پێغەمبەری نازدارە چونکە ئەگەر سەود بەرزکردنەوە کردەوەکانتان بەتاڵە بێتەوە لەوانە نوعمانی کوڕی سابت پیاوێکی دەنگ بەرز بوو ینی سەوتی جەریء بوو بەرز بوو هەر قسەیەکە خۆی سەوتی بەهەیە ئینسان سەوتی جەریئە ها سەوتی جەوهەریە سەوتی بەرزی هەیە بەرحاڵ ئەم سەحابە نازارە ماوەیەکی زۆر دیار نەما تا پێغەمبەری خوا واڵی پرسیانەوە ئەو نوعمان لەکوێیە پیان وەڵا قوربان لە ماڵە خۆی سجن کردووە لە دوای ئەو ئاەتە کاتە خوارەوە نارێ بە دەقسمەتی جەنابە فەرمووی بڕۆن ئەو ناگرێتەوە چونکە ئەو لا ئیرادیە دەسەڵاتی نییە سەوتی خۆی هەر بەرزە سەحابەکانی تر وەک وایە کەی لەسەر سەریان بوو بێت یعنی ئاوا کە لەگەڵ پێغەمبەر دانیشتن قسەیان نەکرد بێدەنگ لێ دانیشتن سەری ناوچاوی پێغەمبەریشان نەکرد ئەوەندە ئەدەبیان لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم بەڵام دیارم کۆمەڵە کە هاتوونەتە مزگەوتەکەی پێغەمبەری خوا سەڵات و سەلام یا کۆمەڵی عەرابی دەشتەکی بوون یا کۆمەڵی تازە مسلمان بوون نەیانزانی دەنگە دەنگیان هاو لەو کاتەجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی دەنگە دەنگ مەکەن بایان کە باوە سەدێکیان بۆ بکەم لە دوای خۆم گومڕا نەبن بەڵام هەر دەنگیان بێ بەرسرە کردەوە لە ڕێواترا فەرمی حەزی عومەر فەرمی پێغەمبەری خوا نەخۆشە و ناڕەحەتە بۆ پێغەمبەری خوا ئازارە دەنەوە پێغەمبەری خوا بەهۆی نەخۆشیەکەەوە بێتاقەتە واز بێن ئەم ناوە چۆکەن بەرحاڵ ئیتر ئەوان کە دەنگە دەنگیان کرد پێغەمبەری خوا وەسەدەکەی بۆ نەکردن و حەزی عومەریش دووری خستنەوە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ و ئاماژەیەکی کرد لەو کاتا فەرمی وەسیەتان بۆ ئەەکەم کافر لە دوورگەی عەرەبان نەیەڵن کافر لە دوورگەی عەرەبان نەیەڵن بەڵام ئیتر لەسەر وەسیەتەکەی پێغەمبەری خوا ئەو کافرەی کە محاریبە ئەو کافرەی کە شەڕەنگێزە ئەو کافرەی کەوا بربەستە لە بەردەمی بانگەوازی ئیسلامە ئینا کافری زیمی و ئەرزمکردن پێغەمبەری خوا هەر کەسی ئازاری کافرێکی زیمی بێدەنگ بێ سیلاح بە ئازاری منی داوە بەڕاستی هەر کەس ئازاری مندا ئازاری خوای داوە بەڕاستی بەڵام کافرێکی حربی بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەوڵەتی ئالی سعود ئالی سەلول منافق سەیرەکەی بە پشتیوانی ئالی
مثلا الشيخ كآلك محمد يكون عبد الوهاب سيرك فتوى بوداون أمر معبدي كافران لو يكريتوا سيرك شرصق لو يكري آفرة الراقصة تاوان ومعصية وجناع لو يكري أما يعني وصل كيف يا غمران بيشجوا خستوا بلام ضل نيابة خواني عن قبل الله عشان أو أرزاكي باكا خواي جورا باقي كرتوا والنايل بيس بيت بوخ سوبيسانا مود صلاة قوي انتهى تحت بردوام شنو كخوا براسي ليان قبلناك يا غمري خوا ابراهيم دعاء كردوا كابي شلون خلي باكو مسلمان وايمان داري ثابت وفي غمري خوا دعاء كردوا كوا كافر ومشرك وتاوان بعد لوين منك اسوان بانغا بو الشركه كانوا بانغا شبو رقص وسماو عرق وناديه كان امل لقل اسلاما ناكن شد براسي ان جاء في غمري خوا صلى الله عليه وسلم للروجي بيان شما طبعا لا تشوار شما في غمري خوا نخوشكو لا بيان شما في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي حوت كن داوم وبينا حوت كن داوم وبينا كد مكان بسرابي ونكرابي توا حوت ناوي بير طبعا ناوي بير في غمري خوا لو كاتا داوي اويكل كنش اويكو مشكي واوي تاو في غمري خوا فرمي بعد مكاني بسرابي شون حوت كنا اويان بركردو دمكانا بستو انجا هنان بوقت نادي في غمري خوا صلى الله عليه وسلم حضرتي عائشه دايكي ما داران رضا ورحمه خوای لسر بلا خوي باوکی به افرميت وكما كرب جاني في غمري خوا تاكي زور في غمري خوا تاكي او اند زور بو وقت شنو اغري لعباري ام حو كنا ما كرب سري في غمري خوا ناو تشتكي جورا يشتا في غمري خوا صار نبو انجا فرمي بدايكي ما داران فرمي اي عائشه والله حتاكو استا اسوارو كاريغري جهركي خيبر ك لخيبر جهراوي كرام حيوانك يعني هنا في غمري خوا توزك يا ويسلي بيخوا جبريل فمي جهراوي نه خوي او جهرا يكتو دي سودمي في غمري خوا فرمي هيشتا كاريغري او جهرا لجسما ماوا بويا علماء فن في غمري خوا وقت في غمبر بو بلاي نبوتها بو بلاي رسولها بو مثلا في غمبر يقولوا عظم بو غوريهم في غمبران بو بشهيديش في غمري خوا مردوا وفادي كردوا چونك باسواري او جهرا كلا جسمها ما بوا پیغمبر خوا صلى الله عليه وسلم وفات كردو شهيد بو بو علماء فرمون پیغمبر خوا بلاي شهيدي شي بوا جگل بلاي رساله پیغمبرات ونبوت افرميت انجا على پاشان پیغمبر نازل صلاه و سلام الى سربه سري خوي بست بپارچيك سري زور ازاري بو وقسش هندك اوانك اولادي پیغمبر خوا شقيقيك يعني هي لناو خانوادو آلو بيتي پیغمبری خوا او شقه کرده پیغمبری خوا صلی الله علیه وسلم الشقه پیغمبری خوا زور تند بو زور آزاری بو پیغمبری خوا پرویگی بس بسری و انجا روشت ناو مزگوتو چو سر منبر لپاشان پیغمبری نازل صلاة و سلام الى سر به حمد و ثنای خوای کر سپاسی پروردگاری کر دعای بو شهیدکانی بدر و احد کر انجا دعای بو باقی شهیدکانی تر کر انجا پیغمبری خوا فرموی دعای حمد و ثنا و سپاس و دعا کردن فین بنده خوای گوره سرپشی کردووە لە نێوان خۆشی و لەزاتی دنیا نعمەتەکانی دنیا و لە نێوان نیعمەتی گەڕانەوە بۆ لای خۆی ئەوەی ئەسحابی نازاری پێغەمبەری خوا بوو ئەهلی دەرک بوون تێگەیشتن کە پێغەمبەری خوا مەبەستی وەفاتی خۆیەتی لەوانە حەزی ئەوبەکر دەستی کرد بە گریان کە زانی پێغەمبەری خوا ئیتر او عبده او بنده لخواست قشتي كل ولا بيني خوشي ولا ذاتي دنيا ولا نيوان قرانو ولا پروردگار بو بهشت تنها پیغمبر اخويا صلاه والسلام على سيدنا قريان لنا اصحابي پیغمبر اخويا وما ونالي پیغمبر اخويا دستي فيك ان جاء پیغمبر اخويا فرمي هرچی درگاکانی سر مزگوتيه هرچی درگاو دلاقو پنجرکانی سر مزگوتيه همي داخن الا درگاکه حزي ابو بكر نبي الا درگاکه حزي ابو بكر نبي پیغمبری خوا من چون حضرت ابوبکر حقی زور لسرمانه به هیچ شوازه که مناتو این حقی و منتی حق ما فکانی ابوبکر بین من اگر خلیلکم هل بجار خوشویستکم هل بجار دایه ابوبکر هل بجار بلام اسلام هما یکلو با برای یکتری و دوست یکتری و خوشویست یکتری انجا پیغمبری خوا فرمی صلی الله علیه و سلم اوی کوال لسنگی خو ما ابو کردومه سنگی ابابکر امانه هم اماجبون بو اوي لدواي وفادي پیغمبري خوا حزتي ابو بكر خليفه مسلمانانه اتكس للصحابه ام لاولانك ما صب الله في صدري الا صببت في صدر ابا بكر پیغمبري خوا فرمه
هیچ شتێک نییە خوا قسە دڵی منەوە ئیلا منی خزمەت دڵی ئەبا بەکرەوە لە ئیمان و لە نور و لە بەرەکات و لە تەجەلیات و لە فیراسە و لە کەرامات و لە موعجیزە و لە حەجی شتە هەیە کە خوا بە پێغەمبەریدا لە دڵی حەزەی ئەبوبەکر دایناوە. فەرمی ئەبوبەکر بە ماڵی بە سامانی بە هەموو شێوازێک لە خزمەتی من و ئیسلاما بووە، بۆیە بە هیچ کاتێک ئێمە ناتوان حەق و مافی سەیدنا ئەبوبەکر بین. دوای ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو تارەکەی بەردەوام بوو، ئینجا فەرمووی بە سەحابەکانی، فەرمووی ئەی سەحابە نازدارەکان، ئاگاتان لە ئافرەتەکانتان بێ، ئاگاتان لە نوێژەکانتان بێ. ئەمە چەند جارێک پێغەمبەری خوا ئەمەی دووبارە کردەوە. ئاگاتان لە ئافرەتەکانتان بێ، ئەمانەتن لایەوە بە کەلیمەی خوا بۆتان حەڵاڵ کراون، زوڵمیان لێ مەکەن، ستەمیان لێ مەکەن، ئازاریان مەدەن. پێغەمبەری خوا فەرمی سەڵات و سەلامی لەسەر بێ. اینجا پێغەمبەری خوا فەرمووی نوێژەکانتان، ئاگاتان لە نوێژەکانتان بێ. ئەفەرمی ئاگاتان لە نوێژەکانتان بێ، بەس کردنی نوێژ ناگرێتەوە بڵێ من ئیتر نوێژەکەم و جەماعەت، یعنی شەرطی ئەبێت و ئاگا لە شەرطی نوێژ بێ، دەست نوێژەکە و تاراتەکە و وسڵەکە و اینجا شوێن جلوبەرگەکە و شوێنی نوێژەکە و ئەمانە هەمووی ئەساسە، یعنی فقی نوێژ شارەزایی لە نوێژ ئەبێ بزانی. بۆیە پێغەمبەری خوا فەرمی ئاگاتان لە نوێژەکانتان بێ، ئاگاتان لە نوێژەکانتان بێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم. اینجا باسی حەق و مافی کرد، باسی قیامەت و ترسناکی قیامەت و حساب و میزان و کتابی کرد پێغەمبەری خوا صلات و سەلامی لەسەر بێ، کە ئەوەی کەوا قەرزی خەڵکی لایە، مافی خەڵکی لایە، حەقی خەڵکی لایە بیاتەوە پێش مردنی، چونکە ئەمانە هەرچی عیبادەت و نوێژی تۆ هەیە بەر درهەمێ قەرز ناکەوێ، بەر درهەمێ زوڵم ناکەوێ، بەر زلێ ناکەوێ کە داتە لە کەسێکە زوڵم لێ کردووە، گەردنی خۆتی پێ ئازاکە، بەر وشەیەک ناکەوێ کە مەڕاستی تۆ بە شێوازێک کردووە دڵی کەسێک عاجز کردووە، دڵی کەسێک شکاندووە، دڵی کەسێک ڕەنجاندووە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی ئاگاتان لە خەڵک بێ، لە زوڵم و ستەم بێ، مافی کێتە نابیەنەوە. اینجا پێغەمبەری خوا فەرمی دەی کێ حەقی لای منە، کێ مافی لای منە، زوڵمم لە کێ کردووە، پارەی کێم خواردووە، ماڵی کێم خواردووە، ڕۆژێ ڕۆژان زلەیەکم لە کێ داوە، قامچێکم لە کێ داوە. پێغەمبەری خوا فەرمی صلات و سەلامی لەسەر بێت. تەمەن پێغەمبەری خوا میهرەبان بووە، پێغەمبەری خوا بەسۆز بووە، پێغەمبەری خوا لەگەڵ مناڵە، لەگەڵ ژنە، لەگەڵ گەورە، لەگەڵ پیرە، لەگەڵ کافرە، لەگەڵ مشریکە، لەگەڵ یەهودا، لەگەڵ گاورە. پێغەمبەری خوا میهرەبان بووە، یعنی ئەو قسەی پێوتوە، جوێنی پێدا، پێغەمبەر گوڵی تێگرتووە، ئەو قسەی پێوتوە، پێغەمبەر هاوکاری کردووە، ئەو وتێتی مەسەلە پێغەمبەر ساحیرە جادوگەرە، پێغەمبەر کۆڵەداری بۆ هەڵگرتووە. پێغەمبەر صلات و سەلامی لەسەر بێ ڕێگەی پیس کراوە لەلایەن جوولەکەوە، لەلایەن دراوسەکانیەوە، چاڵی بۆ هەڵکەنراوە، ڕێخۆڵی وشتر کراوە بەسەریا، بۆی دانراوە کە نەخۆش کەوتووە. فەرمیدی فڵانە کەسی جوولەکە، فڵانە کەسی مشریک نەخۆشە، باورن سەردانی بکەین. یا رەسوڵ الله ئەمانە عەزیری تۆیان داوە؟ فەرمی نەخێر، ئەمانە ئینسانن قابلی هەڵەن، كل بنان خطاء وخير الخطائين التوابون. پێغەمبەری خوا ئاوا بووە، چۆ سەردانی کردووە، کابرا بەهۆی ئەم ڕۆژە جوانەی پێغەمبەری خواوە مسلمان بۆ ئیمانی هێناوە. بۆیە ئیسلام ئیش لەسەر ڕەوشتەکە، ئیش لەسەر ئەخلاقەکە، بۆیە لە سەدا 99 ئیسلام ئەخلاقیاتە. بۆیە حەزرەتی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر فەرمێت بە ئەخلاقتان، بە ڕەوشتان، ئەفەرمێت بە بێدەنگی بانگەش بە ئیسلام کەن، بە بێدەنگی قسە مەکەن و بانگەشە بە ئیسلام کەن، هیچ قسەی مەکەن، هیچ کارێ مەکەن. یانجا بە ئیمامی عومەر حەزرەتی عومەر قوربان چۆن شتی وابێ ئینسان بە بێدەنگی بانگەش بە ئیسلام کە؟ فەرمی بە ڕەوشت و بە ئەخلاقتە، کە تۆ ڕەوشتێکی مسلمانانە بوو، پێغەمبەر ئاسا تەسەڕوف کرد کە قورئانێک بۆ سەر ئەرزا ڕۆی، ئەو خەڵکە چاو لە تۆ کە مسلمانەوە ئیمان هێنێت. یعنی ئەڵگەرنەوە کاتی خۆی لە سەردەمی حەزرەتی شێخ عەلادینی بیارە قەدەس الله ڕوحەه و خوای گەورە دەرەجاتی عالیکە، خوا جزای بەرتی هەموو ئیسلام ڕاستی، جا ئەو زاتە و ئەو بنەماڵە خزمەتی ئیسلامیان زۆر کردووە، خزمەتی شریعەتیان زۆر کردووە. کابرایەک تی ئەڕا بۆ لای قوربان من ئەبن بە سۆفی، ئەبن بە سۆفی. ئەویش ئەفەرمێ ئاغایەکە بێت، دەرەبەیەکە بێ، ئەڵێ قوربان من حەز دەکەم ببم بە سۆفی و سۆفێتی بکەم و بەڕاستی ئەڵێن بە سۆفێت ئینسان نەگا بە حەق تەعالا و حەلاوە ئیمان و ئیمانی شهودی و بەرحاڵ حەز دەکەم بگەم بەو ئیمانە، ئەو لەزەتە ئیمانی کەوا پێغەمبەر و سەحابە و تابعینی تیاوە. دەما ئەهلی تەسەووف عرفان ئینسان ئەگەر بەڕاستی لەگەڵا بێ ئینسان ئەگەندە لووتکەی خواناسین. بەرحاڵ شێخی عەلادین قەدەس الله ڕوحەه ئەفەرمێت حەوزەکە
حوزەکە ئەبینی ئەفەرمێ بەڵێ حوزەکەی خانەقای بیارە مە سۆفێکی لێ دەستنوێژ ئەگرێت بڕۆ بە ئارەزوی خۆت بە هێزی خۆت بە قووەتی خۆت گور خۆر و یەک شەقی تێڵدە ئەو ئینشاڵڵا جا قوربان چۆنە بێشتیاڵم من پێت ئەڵێم ئەگەر تۆ بڕۆی ئەمە بکەی دوای ئیتر وەڵامی پرسیارەکەی خۆت ئەبیسی من بۆی ئەڵێم سۆفێتی بە عەمەلی تۆ نایە و تۆ ناتوانیبی بە سۆفی بەهەرحاڵ کابرای ئاغای ئەڕوا گور ئەخواتەوە لە کابرای سۆفی کە لەسەر حەوزەکەی دەستنوێژەکرێ یەک شەقی تێ ئەڵەدا بە ئارەزوو شەڵپەی تێ کابرای سۆفی یەکسەر لا ئەکاتۆ پەلاماری قاچەوە قاچی ماچەکە قاچی کابرایەکە ماچەکە ئەڕواتەوە بۆ خزمەتی شێخی عەلادین قەدەسە الله ڕوحەهو فەرمووی وەڵای قوربان ڕاستەکەی سۆفێتی بە من ناگرێت فەرمووی بێ ئاوابی ئاوا خەڵک لێتدا مسلمان ئیماندار نە کافر مسلمان ئاوا لێتدا نەبیتە مای ئازار بۆی بەڵکو تۆ داوای لێبوونی لێ بکەیت ئەو زوڵمت لێ بکات تۆ داوای لێبوون بکەیت ئەوسا تۆ ئەتوانی ئەم عەقد و ئەم پەیمان و ئەم بەیعەتە وەرگری جا پێغەمبەری خوا ئاوا بووە تەسەووف ئیروان لەسەر ئەوە ئیشەکە کە ئینسان هێمن بێ حەلیم بێ لەسەرخۆ بێ نەرم بێ یعنی کابرای بەرامبەر زاڵمیشە و ستەمیشی لێ کردووە مسلمان و ئیماندار طبعاً ئەم قبوڵێکا لەبەر خاتری خوا گردنیشی ئازاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەتحی مەکە فەرمووی ئەهلی مەکە چیتان بە من نەکرد دەرتان کردم زوڵمتان لێ کردم کچتان کوشتم مناڵتان کوشتم ماڵتان خواردم سەحابەکانتان کوشت پێغەمبەری خوا فەرمووی درۆتان بۆ کردم بۆتانتان بۆ کردم ئەنتم طوڵەقا بڕۆ هەمووتان ئازاد بن ئەها پێغەمبەری خوا چۆن بووە پێغەمبەر ئاوا بووە جا لە وەسەتەکە پێغەمبەری خوا ئەم وەسەتەی فەرمی نەرم بن زوڵم مەکەن هەر کەسی زوڵمی لێ کردوون مسلمان و ئیماندارە گردنی ئازاکەن لێی ببورن ومن عفا وأصلح فأجره على الله اینجا پێغەمبەری خوا فەرمی کێ حەق و مافی لای منە فداد بین یا رسول الله کێ هەیە حەقی لای تۆ بێ کێ هەیە مافی لای تۆ بێ سەحابەکان دەستیان کرد بە گریان فەرمیان قوربان کەس حەقی لای تۆ نییە عەقاشەی کوڕی محسین هەڵسا فەرمی من حەقم لاتە یا رسول الله من حەقم لاتە سەحابە هەموویان بەڕاستی واقعیان وەرما چۆن جورئەتەکە عەکاشە لە خزمەت پێغەمبەری نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ بڵێ من حەق و مافم لای تۆ یا رسول الله فەرمی حەق و مافەکەت چییە با بدەمێ یا بە حەزەتی عەباس و بە حەزەتی عەلی بڵێن بدەنێ فەرمی قوربان پارە و ماڵ نییە حەق و مافی من ئەوەیە ڕۆژێک لە ڕۆژان بەسەر وشترەکەوت بووی یا ئەسپەکەتەوە قامچێکت ڕاوەشان بیدەی لە ئەسپەکە داوای لە شانی من بەر شانی من کەوت ئەوە قامچێکی لێ داوم ئەو حەقە لا یا رسول الله ئەو حەقی خۆم ئەوێت پێغەمبەری خوا فەرمی زۆر باشە سەحابە هەرچیوتیان ماڵت پێ ئەدەین وشتری سووری پێ ئەدەین ئەسپی پێ ئەدەین کورە کاکە بیدە لە ئێمە سەحابە هەموویان بەگریانەوە عەکاشە فەرمی نابێ من پێغەمبەر زوڵمی لێ کردوم هەر لە پێغەمبەرە دەمەوە حەقم لای پێغەمبەر لا کەستر نییە و هیچ ماڵ و سەر و سامانێکیشم ناوێ لە پێناو حەق و مافی خۆمە پێغەمبەری خوا فەرمی قەمچێکی بۆ من قەمچیان هێنا پێغەمبەری خوا دابەزیە خوارەوە فەرمی دێ ئەوە شانی من و ئەوەش قەمچی دەستی تۆ قەمچی خۆت ڕاوەشێنە فەرمی یا رسول الله ئەو کاتەی من تۆ قەمچێکت وەشان دات لە من شان و ملی من ڕوود بوو شانم بۆ ڕوودکە با بەڕووتی بەم لە شانی مبارەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شانی مبارەکی دەرخست مۆلی ڕیسالەت دەرکە و عەکاشە بەگریانەوە باوەشی بەجەستەی پێغەمبەرا کرد و ناو شانی پێغەمبەر و مۆری ڕیسالەی پێغەمبەری خوای ماچ کرد فەرمی یا رسول الله کێ هەیە حەقی لای تۆ بێ بە باوکو و دایکمانەوە فیدات بین تەنها مەبەستم ئەوە بوو دواسات و کاتی من و تۆ ئەوەیە پێستم بەر پێستی گیانی تۆ بکەیە بە ئومێدی ئەوەی خوا لە عەزابی قەبر و عەزابی جەهەنەم پارێزراوم کە ئیتر سەحابە ئەوەندەی ترە خۆشحاڵی کەوتە نێوانیان کە ئەم قەمچەی نەدا لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم اینجا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ لە دوای نەسیحەت و ئامۆژگاری لە ڕۆژی پێنجشەممە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ فەرمی بن بنەوە ماڵەوە ئیتر پێغەمبەری خوا نەیتوانی لە ماڵ بێتە دەرەوە حتا ڕۆژی وەفاتی لێرایە کۆتایی دەرس و وانەی ئەمڕۆمان لە سیرەی پێغەمبەری نازدار لە وەفاتی پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ تا ئەو کات و ساتی کە پێغەمبەری خوا وەفات دەکا و ئەی شۆرن و نوێژی ئەکەن و لە پاشان سەحابەکان تێدانن بە خەلیفە
هەموو لایەک بخوای گەورە ئەسپێرین خوای لە دەپاڕێنەوە لە بەخاتیەوە پێغەمبەر نازدارە ئەو پێغەمبەر دادپەروەرە ئەو پێغەمبەر عەزیمە خوای لە خۆمان و باوکو دایکمان خۆش بە خوای لێمان ڕازی بە خوای ئەو پلەیدا بە سەحابەکانی پێغەمبەرمان خوای بێ بە ئێمەش خوای لەبەرەو سەحابە نازدارن لە ئێمەش خۆش بە خوای شیفای دڵ و دەروون جەستەمان بە خوای ڕەحمەت و بەرەکەتی خۆت بڕژێنەوە سەر خاک وڵات و نیشتیمانمانە بەسەر خاک و سەر خاو خێزان و ماڵ و منداڵمانە خوای لە دەرد و بەڵاو و موسیبەت لاماندا یا ڕەبی خوای بە ئیمان و بمانژێنە و بمان زیندومان کردەوە یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە لەناو قەبرە تاریکی قەبرە ئەو پێغەمبەرە بانگمان کە و بمان ناسێتەوە تۆ کاو شەفاعەتمان بۆ بکە لە میزانە لە سیڕاتە لەسەر حەوزی کەوسەر لەژێر سێبەری عەرشی خۆتا پەروەردگارە لەگەڵ ئەو پێغەمبەرە کۆمان کەیتەوە بانگمان کە و دەرمان نەکە و بمان ناسێتەوە بەدەستە مبارەکانی ئاوی کەوسەرمان باتێ نەتوانێت بە دنیا و آخرەت ڕزگارمان بێ خوای ئەوانەش دوعای خێران لێکردن ئەگەر نەخۆشیان هەیە خوای شیفای ئاژ بە پلان ببنرە گێر و گرفتیان هەیە کێشیان هەیە خوای کێشەکانیان بۆ حەل فەرموو کێشە و گرفتی هەموو لایەکمان حەل بفەرموو یا ڕەبی خوای هەموو لایەکمان لە دەرد و بەڵاو و باو نەخۆشی و هەموو ئەنفلۆزا و ناڕەحەتیەک هەموو بەڵاو وبایەک پارێزاو کە لە هەموو زاڵم و شەڕی هەموو زاڵم پارێزاومان کە یا ڕەبی خوای گیان کوردستانمان پڕ لە خێر و خۆشی کە یا ڕەبی خوای گیان زاڵم زاڵ نەکەی بەسەرمانە یا ڕەبی خوای ئەم وڵاتەمان لێ تێک نەدەی ئەمن و ئەمانمان لێ تێک نەدەی هەرزانی فەرعی بکەیتە وڵاتمانەوە یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە بەزەی بە موسڵمانانی غەزە و فەلەستین شابێتەوە خۆ هێزیان پێ ببەخشە بە سەرباز جنودی خۆت یارمەتیان بە سەران خە بەسەر یەهود و گاورە یا ڕەبی خوای یەهود و گاور بەجێ هێژاژی خۆیان ئانازن بە خۆی خۆیان ئانازن كوتنا جاني مسلمانان يا ربي خويا قتلوا عن مسلمانان كان زور بالرحمن يا ربي خويا جانت ابارينا والرحمن في مكه يا ربي خويا لنا انبره انتقام تندي لسنا يا رب جيش جاشن وشنا وسلكا يا ربي خويا ترسوا بيم خير دليانا يا ربي خويا ايمجو تواي مسلمانان بتاي مسلمانان غزو فلسطين تواي مسلمانان للشر يهود وقاور رجولك نخشوا بلانا بارزاوك امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمه الله